بینەرانی ئازیز، ئەوەی کە دەیبیستن بابەتێکە لە ژێرناوی شەپۆلی نوێی سەرکوتکردن لە تورکیا. لە تورکیا شەپۆلێکی نوێ لە سەرکوتکردن دەستی پێکردووە و هەموو ڕۆژێک ژمارەیەکی زۆر کەس دەستگیر دەکرێن. ئەم دەستگیرکردانە هونەرمەندان، ڕۆژنامەنووسان، بازرگانان و بەتایبەت سیاسەتمەداران دەگرێتەوە. فشاری سیستمی دادوەری زیادی کردووە. ڕەخنەگرتن لە حکوومەتی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا زۆر جار قبول ناکرێت و ئەنجامەکەی سزای قورسی زیندانیە. لەم نێوەندەدا تۆمەتگەلێکی وەک پشتگیری لە تێرۆریزم بەردەوام دەخرێتە پاڵ ئەموو ئەو. لە ناوڕاستی مانگی ژانویە ئایشێ باریم دەستگیر کرا. ئەم بەرهەمهێنەر و نێونەری هونەرمەندانە کەسایەتێکی ناسراوە لە پیشەسازی گەشەکردووی فیلمی تورکیا. ئەو بۆ چەندین ساڵە زۆر سەرکەوتوانە کاری کردووە و لەگەڵ ژمارەیەکی زۆر لە ئەکتەرە بەناوبانگەکان گرێبەستی بەستووە و لەسەر ئاستی نێودەوڵەتیش تۆڕێکی باشی دروست کردووە. تۆمەتی سەرەکی ئەو هەوڵدان بۆ ڕوخاندنی حکوومەت ناونراوە. هۆکاری ئەم تۆمەتەش ئەوەیە کە دەڵێت باریم لە خۆپیشاندانەکانی دژە حکوومەت لە پارکی گەزی لە ساڵی 2013 بەشداری کردبوو. هەزاران هاوڵاتی تریش لەم خۆپیشاندانانەدا بەشداریان کردبوو. هەروە دەوترێت کە ئەو پەیوەندی بووە لەگەڵ کەسانێک وەک عوسمان کاڤاڵا کە دواتر بەهۆی ئەم خۆپیشاندانانە دادگای کران. عوسمان کاڤاڵا چالاکوانی کولتوری و مافی مرۆڤ لە ساڵی 2019ەوە لە زینداندایە و حکمی زیندانی هەتاتایی بەسەردا سەپێنراوە. ئەویش تۆمەتبار کراوە بە پشگیریکردن لە خۆپیشاندانەکانی گەزی. ئەنجومەنی ئەوروپا چەندین جار داوای ئازادکردنی کاڤاڵای کردووە و ڕەوتی دادگاییکردنەکەی ڕەخنەی لێگیراوە. ئایشێ باریم تۆمەتەکانی دژی خۆی ڕەت دەکاتەوە، بەڵام ئەمە هیچ سوودێکی نییە. باریم تا ئێستا لە زیندان دەمێنێتەوە. وا پێدەچێت سەرکەوتنی ئەو لەگەڵ زنجیرە تەلەڤیزیۆنیە نێودەوڵەتیەکان بۆ حکوومەت کێشەی دروست کردبێت. کاتێک فاتح کاپلان دادوەری دادگا هەوڵیدا بۆ ئازادکردنی، دۆسیەکی یاسایی دژ بە ئەویش کرایەوە. لە تورکیا کەشی ترس و نائارامی ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت. وا دەردەکەوێت کە هەر کەسێک دەکرێت ببێتە ئامانج. لە ناوڕاستی مانگی فێڤریە حکوومەتی تورکیا جارێکی تر شارەوانێکی لایەنگری کوردی لە کار لابرد. عەبدوڵڵا زەیدان شارەوانی شاریوان لە ڕۆژهەڵاتی تورکیا بوو. هۆکاری ئەم لابردنە ئەندامبوون لە پەکەکە ڕاگەیاندراوە. سزاکەشی 3 ساڵ و 9 مانگ زیندانی بوو. زەیدان سەر بە پارتی یەکسانی و دموکراسی گەلان واتە دەم پارتیە کە پشگیری لە مافەکانی کورد دەکات. ئەم حیزبە پاش هەڵبژاردنەکانی ناوخۆیی مارسی 2024 لە ژێر فشارێکی زیاتردایە. چەندین جار شارەوانی لایەنگری کورد نەکتەنیا لەم حیزبە بە تۆمەتی تێرۆریستی لە پۆستەکانیان لابراون. ڕەجەب تەیب ئەردۆغان دەم پارتی بە باڵی پارتی کرێکارانی کوردستان واتە پەکەکە دەزانێت. دەم پارتی ئەم تۆمەتانە ڕەت دەکاتەوە. پاش دەستگیرکردنی زەیدان خۆپیشاندانی شەقام ڕوویداوە هێزەکانی ئاسایش بە توندی لەگەڵ خۆپیشاندەران مامەڵەیان کردووە زیاتر لە 100 کەس دەستگیر کران. پارتی گەلی کۆماری گەورەترین حیزبی ئۆپۆزیسیۆن، ئەویش زیاتر لە جاران لەژێر فشاری دەسەڵاتدارانی دادوەریە. ئەم حیزبە لە هەڵبژاردنەکانی ناوخۆیی 2024 شکستێکی قورسی بەسەر پارتی داد و گەشەپێدانی ئەردۆغاندا هێنا و نزیکەی لە نیوەی شارە گەورەکان بە ئیستانبول، ئێزمیر و ئانکارەشەوە گەیشتە دەسەڵات. بەڵام بۆچی سیستمی دادوەری تورکیا لەم قۆناغە تایبەتەدا بە توندی دژی ڕەخنەگەرانی ڕەواڵەتی کار دەکات و سنوورداریەکانی زیاتر کردووە؟ ئەمە لەوانەیە وەک زۆرێک لە کێشەکانی تورکیا پەیوەندی بە ڕەجەب تەیب ئەردۆغانەوە هەبێت. لە سەرەتای هەزارەی نوێوە ئەم ڕێبەرە 70 ساڵەی پارتی داد و گەشەپێدان سیاسەتی تورکیای دیاری کردووە. ئەردۆغان لە ساڵی 2014ەوە سەرۆک کۆمارە و بە ڕێفراندۆمی دەستوری ساڵی 2017 نزیکەی دەسەڵاتی بێسنووری بەدەستهێناوە. ئێستا وا دەردەکەوێت کە ئەو بە دوای خولێکی تری سەرۆکایەتیەوەیە کە لە دەستوردا پێشبینی نەکراوە. بە بەڕێوەبردنی هەڵبژاردننی پێشوەخت واتە هەڵبژاردننی ئاسایی لە 2028 کە بەڕێوە دەچێت، ئەم پلانە لەوانەیە سەرکەوتوو بێت.
بەڵام بۆ ئەمەش ئەو دەبێت پارلەمان بە زۆرینەی 2 لە سەرسەی هەڵوەشێنێتەوە یان دەستور بگۆڕێت. ئەم کارە تەنیا بە ڕەزامەندی حیزبەکانی ئۆپۆزیسیۆن دەکرێت، پاش ئەوە لە هەڵبژاردنیشدا دەبێت سەر بکەوێت. بە لەبەر چاوگرتنی ئەو کێشە زۆرانی کە تورکیا ڕوبەڕوویانە وەک قەیرانی ئابووری، هەڵاوسان و بێکاری لە ڕاددەبەدەر، ئەمە گەرەنتیکراو نییە. ڕکابەرە بەهێزەکان لەوانەیە مەترسیدار بن. ئێستا وا دەردەکەوێت کە هیچ کەسێک لە ئەمانەدا نییە. پۆلیس ڕۆژی پێنجشەممە 2 ڕەشەمەی 20 فێڤریە ئۆمەر ئەراس سەرۆکی یەکێتی بەهێزی خاوەنکارەکانی تورکیای لە ئیستانبول دەستگیر کرد. ئەو بەدانانی بارمتە ئازاد کرا، بەڵام دەبێت لە دادگا ئامادە بێت. ئۆمەر ئەراس لە وتارێکدا ڕەخنەی لە سیستمی دادوەری تورکیا گرت بوو. بەلەبەر چاوگرتنی کۆی ئەم ڕووداوانە، تورکیا لەوانەیە لە سەرەتای سەردەمێکی پڕ ئاژاوەدا بێت.